هەوڵەکان بۆ دەستپێکردنی پرۆسەی خوێندن لە ناوچەکانی بایکۆت بەردەوامن. ڕۆژی شەممەش ژمارەیەک لە قوتابخانە و خوێندنگاکانی سلێمانی و قەزای کفری ڕۆژێکی جیاوازیان بەڕێکرد. ئەویش پاشەوەی دەرگاکانیان بەڕووی قوتابیان و خوێندکاراندا کردەوە و بەشێک لە مامۆستاکانیان گەڕانەوە. بەپێی بڕیاری وەزارەتی پەروەردەش هەر مامۆستایەک دەوام نەکات دەرماڵەی هاندانی پێنادرێت. ئەمە یەکێکە لە قوتابخانەکانی سلێمانی. ئەم پیاوە بەتەمەنش باوکی 6 خوێندکارە و لە بەردەم دەرگای قوتابخانەی منداڵەکانیدا وەستاوە. دەڵێت زۆر نیگەرانە بە فەوتانی ساڵێک خوێندنی منداڵەکانی. ساڵە تاقیبێ ئەزانی ساڵە چەند زۆرە بۆ مناڵێ ساڵێک تۆ ڕسقی بفەوتێکەمە کەم نییە. ئیمرا من هیوایەتم وایە کە مامۆستا و فەرمانبەران دەستکەنەوە بەکار و حکوومەتیش بتوانێت ئەو یارمەتەی کە ئەمان داوایەکەن ئەو معاشی ئەمان داوایەکەنی خۆیانە بیاندنەوە. بەپێی بەدواداچوونەکانی NRT لە ژمارەیەک لەو قوتابخانە و خوێندنگایانەی سلێمانی کە دەرگایان بەڕووی خوێندکاراندا کردووەتەوە هێشتا مامۆستاکانیان ڕازی نەبوون بە چوونە ناو هۆڵەکانی خوێندن. ئەو مامۆستایانەی گەڕاونەتەوە ئامادە نین قسە بکەن، تەنها ئاماژە بەوە دەکەن لەگەڵ بەڕێوبەری قوتابخانەکانیان کۆبوونەتەوە بۆ ئەوەی بڕیار لەسەر چۆنێتی دەستپێکردنی دەوام بدەن. داوایان لە خوێندکارانیش کرد لە ڕۆژی یەکشەمەوە بگەڕێنەوە بۆ خوێندنگاکانیان. لەگەڵ بەردەوامی بایکۆتی بەشێک لە مامۆستایان بەڵام بەشێک لە قوتابخانەکانی شاری سلێمانی بەشێک لە مامۆستاکانیان گەڕاونەتەوە و هاوکات بەشێکیش لە قوتابیانیان گەڕاونەتەوە. ئەمەی دەیبینن یەکێکە لە پۆلەکانی قوتابخانەیەکی شاری سلێمانی وەکو دەبینن بەشێک لە قوتابیەکانی هاتوونەتەوە بۆ هۆڵەکانی خوێندن بەڵام وەکو ئاماژەی بۆکەن چەند کاتژمێرێکە لە پۆلەکە دانیشتون بەڵام هیچ مامۆستایەک ئامادە نییە وانیان پێ بڵێتەوە. لە کاتژمێر 8 لێرەین هەتا ئەم کاتەش مامۆستا هیچ نهاتۆ بەلامانەوە هیچ مامۆستا نهاتۆ تا قسێکەوە کە تا بڵێ داوامەکەین یان ناکەین. بەڕاستی تەلەبەس زەرێکی زۆر ئەکات بۆیە منداوە لە مامۆستاکانەکەم بایکۆت بشکێن و بگەڕێنە هۆڵەکانی خوێندن. جگە لە سلێمانی لە کفریش ژمارەیە قوتابخانە دەستیان کردەوە بەدەوام و بایکۆتیان شکاند. ئەمە یەکێکە لە قوتابخانەکانی ئەو قەزایە. قوتابیەکانی پاش 2 مانگ لە بایکۆت یەکەم زەنگی خوێندنیان بەرگوێکەوت و مامۆستاکانیشی دەستیان کرد بەوانەوتنەوە. هەموو مامۆستاکان پێکەوە بە زۆرینەی دەنگ بڕیاریاندا بگەڕێنەوە بۆ دەوامکردنی ئاسایی قوتابخانە. هەروەها لەبەر خاتر قوتابیانە بە تایبەتی چونکە هەستەکەین ئەم شێوە چالاکی و ڕێپێوانە بەم شێوە کە ماوەیەکی زۆری درێژەی کێشاوە هیچ چارەسەری کێشەکان ناکە. ئەو مامۆستانی گەڕاونەتەوە بۆ قوتابخانەکانیان لەلایەن بەڕێوەبەرەکانیانەوە ئیمزای ئامادەبوونیان پێدەکرێت چونکە بەپێی بڕیاری وەزارەتی پەروەردە هەر مامۆستایەک دەوام نەکات دەرماڵەی هاندانی پێنادرێت کە بۆ مامۆستایانی ناوشار 100,000 و بۆ دەرەوەی شار 150,000 دینارە. ئاواد محمودیان NRT سلێمانی.